بەڵێ بەڕێزان تەوەری دووەمی بەرنامەکەمان لەسەر چارەسەری نەخۆشیەکانی دڵ و شەکرەیە لە ڕێگەی سیستمی خۆراکەوە. بۆ ئەم بابەتەش میوانداری دکتۆر هەڵگورد عەلی پسپۆڕی خۆراک لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر هەڵگورد ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەدا. سەرەتا با بۆ دەست پێ بکەین چارەسەری نەخۆشیەکانی دڵ و شەکرا لە ڕێگەی سیستمی خۆراکەوە چۆن دەبێت؟ بەڵێ زۆر سپاس. لە ڕاستیدا یعنی چارەسەری خۆراکی چارەسەرێکە کە زۆر خاو ئیشەکات. ئەوە نیە وەکو سیستەمێک بێت، وەکو دەرمانێک بێت بدرێ بە نەخۆشەکە و ڕاستەوخۆ نەخۆشەکە چارەسەرکات. سیستەمێکی خۆراکی بۆ نمونە نەخۆشیکی دڵ، نەخۆشی شەکرا، زەخت، قەڵەوی، ئەمانە نەخۆشانێک نین کە لە پڕ تووشی مرۆڤ ببن، نەخۆشانێکی درێژخایەنن. ئەم نەخۆشە درێژخایەنانە کە بە سیستەمێکی زۆر جیاواز لە جسمی مرۆڤ ئەچێ بەڕێوە، ئەبێ بە سیستەمێکی جیاواز نظامی خۆراکیشی بۆ ئامادە بکەیت. بۆ نمونە ئەبێ پێش ئەوەی بچینە سیستەمی خۆراکیەکە بزانین هۆکارەکەی چییە. ئەگەڕین هۆکارەکان عادەتەن ئێستا بۆ نمونە ئەگەر بە فەرزی نمونە بیهێنینەوە کەسێکمان تووشی نەخۆشی شەکرە بووە بمانوێت لە پڕ تووشی نەخۆشی شەکرەکەی لابێت شتێکی وە هەر نابێت. یعنی ئەمە ناتوانین ئەم شتە بڵێن وەڵا بە نظامێکی خۆراکی تۆتوانی ئەو شتە چارەسەرکەین. کەواتە بە سیستەمێک کە ئەڕۆی بەڕێوە چۆن چەندێک بە چەندێک توش بوو بیت ئەبێت ئەوەنە چاوەڕێکەی تا ئەوەنەش بتوانیت چارەسەری نەخۆشیەکەت بکەیت. سیارەیەک لە هەورازێکەوە بە گێڕی یەک سەرەکەوێت بە گێڕی بۆش بێتە خوارەوە کێشەی بۆ دروست دەکات. کەواتە ئەم نظامانە و ئەم سیستەمە ئەبێت متابعی هەبێت. بەڵام نەخۆشی لای خۆمان بەداخەوە فێری ئەوە بووە هەر شتێکت پێیە ئەبێ کوت و پڕ چارەسەری بکات، ئەگەر چارەسەری نەکات بەڕاستی تۆ دکتۆرێکی خراپی. بەڵێ ئەمانە نظامێکن کە لە نظامی سیستەمی خۆراکیە لە کوردستانی خۆمانە زۆر کەمە و ناتوانین چارەسەرەکانی زۆری پێ ئەچێت تا بیگەێنین بە خەڵک. بەڵێ ئەگەر باس لە چارەسەری بۆ نمونە نەخۆشی دڵ بکەین لە ڕێگەی سیستمی خۆراکەوە، دەتوانین نیشانەکانی ئەو نەخۆشیە کەم بکەینەوە یاخود کاریگەریەکانی کەمتر بکرێتەوە یاخود ئەوەی نەخۆشیەکە بنە بڕ ئەکرێت و ئەگەر چارەسەر ئەکرێت شێوازی چارەسەرکردنەکە بۆ نمونە ئەو خۆراکانە چین کە ئەو نەخۆشە پێویستە بیخوا. بەڵێ نظامی بنەبڕ لە علمی طبیە نییە، بڵێ ئەمە نظام بڕەبڕەکەم و هیچ نەخۆشیەکە بە تاکید لە مرۆڤەکەیان نامێنێت. بەڵام ئەگەڕین هۆکارەکان ئەدۆزینەوە یەکێک لە هۆکارە هەرە ئەساسیەکان قەڵەویە کە بە زۆر شتی کەمان بۆ ئابات، یعنی ئەمان با بۆ نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی شەکرا، نەخۆشی زەخت، پەستانی خوێن، هەموو ئەمانە بە یەکەوە کاریگەری ئەبێت لەسەر نەخۆشیەکانی دڵ. بۆ نمونە ئێستا توێژینەوەکان کە کراون لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ساڵی 2000 نەخۆشی شەکرا 15 ملیۆنە بۆ نمونە، لە ساڵی 2030 نەخۆشی شەکرا ئەبێ بە 2.5 یعنی ئەبێ بە 42 ملیۆن. ئەمە یەکێکە لەوانەی کە هۆکارێکن بۆ نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی چاوری خوێن و نەخۆشیەکانی کە. یین ئەم نظامەت چییە؟ ئێمە بۆچی ئەم هەموو علم و تەتەورە و پێشکەوت نەکراوە؟ بۆچی ئەم نەخۆشیانە زۆرە بن؟ یعنی هەموو میدیاکان، هەموو ڕێکلامەکان، هەموو شتەکان کە یەنەکایەوە لە خزمەتی مرۆڤایەتیان، بەڵام بۆ ئەو هەموو علم و شتە تەتەورەکات لەو لاشەوە نەخۆشیەکانیشمان تەتەورەکات. کەواتە ئێمە بین لەم حاڵەتانە نظامی خۆراکی سیستەمی خۆراکی لە زۆربەی وڵاتانە یەک سیستەمێکی خۆراکی مەزبوط دائێت. بەڵام سیستەمی خۆراکی مەزبوط لە کوردستانی خۆمانە و بە تایبەتی لە ناوچەی کوردستانی خۆمانە نظامێکی ئۆتۆمان نییە. ناتوانین بڵێن ژەمی خۆراکی بۆ هەموو کەسێک دابین بکەین بە پێی تەمەنەکان، بە پێی گونجاوەکان. ئێستا بۆ نمونە نەخۆشیەکانی دڵ کە زیاد دەکات لە کوردستانی خۆمانە هۆکارەکەی چییە؟ کەسێک کە نەخۆشی زەختی هەیە ئەچێتە لای دکتۆرێکی پسپۆڕی خۆی، دکتۆری هەناویە، یەک ئەدڤایسیەکات، عیلاجی ئەیاتێ، عیلاجەکە ئەیاتێ کۆنترۆڵیەکات، نظامی خۆراکی بۆ دانێ، دکتۆرێکی پسپۆڕی خۆراکی نظامی خۆراکیشی بۆ دانێ، لەگەڵ ئەوەیە یەتەوە دوای مانگێ 2 مانگ 3 مانگ ئەزانێت تۆزە شەکرەکەی یا زەختەکەی بەرەو باشی چووە. دواتریەتەوە متابعی پزیشکەکە ناکات بزانێ لە خۆڕا هەڕەمەکی عیلاجەکانی لە ئابات نظامی خۆراکیەکەی ئەڵێ خۆتەوە من چارەسەر کراوم لە پڕ ئەبینی لە جادە جەڵدەلێ یا لە پڕ ئەکەوێت ئەڵێ خۆ پێشتری زەختی نەبووە، یان ئەچێتە شوێنێکەوە ئێستا بەداخەوە یعنی شتێک هۆکاری نەخۆشیەکانی لای خۆمان زیاد کردووە. بۆ نمونە من ئەچمە دەورەیەکەوە فێری زەختە بم، لە ماڵەوە جیهازێکی زەختەکردم لە ماڵەوە دایەنێم،
ئەم جیهازە معرەزە بۆ شکان، ئەم جیهازە معرەزە بۆ تێکچوون، ئەم جیهازە بەعام یعنی تۆ پەستانی خوێنی پێگری احتیمالەکات کونێک لە کەفەکەیە هەبێت زۆر نیشانە هەیە کە تۆ ناتوانین حتا لە سەماعەکە لە بیستنی گوێیە کە نەخۆشەکە گوێی لە سەماعەکە بێت چونکە لێدانی دڵی بەرز و نزمەکە ئەبێت ئەمانە هەمووی کاریگەری ئەبێت زەختەکەت ئەگرێت ئەڵێ وەڵای لە ماڵیشەوە زەختەگرم هیچ زەختم نییە پەستانی خوێنم نییە دکتۆر یعنی چی من زەختمە نەخۆشمان هەبووە بەڕاستی هاتوتە لامان گوتوێت یەچم سیتی سکانەکەم کە پەستانی خوێنی ئەگرین پەستانی خوێنەکەی 90 لەسەر دەیە کە پێ ئەڵێ دادە تۆ شەکر زەختە ئەڵێ هەر زەختیشم نەبوو تۆ زەختیش بۆ زیاد کردم یان نەخۆشمان هەیە یەتە لامان ئەڵێ دکتۆرەکانی عێراق وایان کردووە لە نەخۆشەکان هەموو بمرن ئەزانم کە زەختی ئەگرم زەختەکەی یعنی زۆر بەرزە کە پێڵێم بۆ ئەڵێ وڵات جیهازەکانی عێراق هەمووی تێک چووە نەکاکە ئەمە ئەوە ناگەێنێت کە جیهازی عێراق هەمووی تێکچوو بێت ئەمە ئەوە ناگەێنێت کە سیستمی تەندروستی لای خۆمانە فەشەلی هێنابێت نەخێر بەعکسەوە لە لای خۆمان سیستمێکی نظاممان هەیە بەڵام متابعی نەخۆشەکانمان نییە بۆ بەراوردی خۆیان بۆ نمونە ئەگەر کەسێک سەرەتای نەخۆشیەکەی بێت چارەسەری زۆر ئاسانە بە سیستمێکی خۆراکی چەند حاڵەتێکمان هەیە من حەزەکەم زۆربەی بینەرانی بەڕێز ئاگادار بن و جەنابیشتان ئاگادار بن شتێکمان هەیە PLN پری هایپەرتەنشن لەگەڵ هایپەرتەنشن پری دایابێتیک لەگەڵ پری دایابێتیک ئەمە بە زمانی خۆمان PLN چی یعنی کەسەکە پێش ئەوەی تووشی نەخۆشی شەکرە ببێت کەسەکە پێش ئەوەی تووشی نەخۆشی زەخت ببێت کەسەکە پێش ئەوەی قەڵەو ببێت یەک نظامی خۆراکی بۆ دانی سیستەمی خۆراکی لەگەڵ دکتۆرێکی بەڕێزی هەناویە دایانێت بەڵێ ئەگەر لەسەر نەخۆشیەک بووەسین بۆ نمونە قەڵەوی یاخۆ نەخۆشی شەکرا طبعا ئەمانە هۆکارەکەی وەک باست کرد سیستمی خۆراکیە سیستمی خۆراکی تەندروست بۆ ئەو کەسانە چۆن بێت باشە بۆ نمونەیەکێک لە نەخۆشیەکان باسکەین باش سیستمی خۆراکی ئەمە یەن بۆ نەخۆشی داێن بەعام سیستمێک کە داێنێن ئەمە بەگشتی ئەڵێم ئەمە باسی نەخۆشیکی تایبەت ناکەین دوورکەوتنەوە لە خۆراکە فاست فودەکان کە ئێستا لە کوردستانی خۆمانە بەڕاستی گرنگیەکی زۆر بە خۆراکی فاست فود دەدرێت دوورکەوتنەوە لە سوورە و کراوەکان یعنی لە ماڵەوەش سوورەکەنەوە بە ڕۆنێکی ناتەندروست و هەروەها دوورکەوتنەوە لە فۆرتیفایدەکان یعنی ئێمە دوورکەوتینەتەوە لە ئەو شتانەی کە فۆرتیفایدن ئەگەڕین لە بازاڕە چی هەرزانە ئەچین ئەوە ئەکرین ناگەڕین بە دوای شتێکی تەندروستە و هەروەها خاڵێکی کە چێوریەکان وتمان پەستانی خوێن کاریگەری ئەبێت لەسەر چێوریەکانیش یەک چیەکەین ئێمە هەندێک نظامی خۆراکی لە خۆمان قەدەغەکەین خۆتان نەزانن سێ ژەمی ئەساسی سێ بابەتی ئەساسی هەیە پرۆتینە چێوریە کاربۆهایدرێتە لە جسمی مرۆڤ پێویستمانە ڕۆژانە من ئەگەر بە نەخۆشەکان مەسەن هەیە ئەڵێ دکتۆر گیان من ئەگەر کاربۆهایدرێت خۆم قەڵەوە بم یان ئەگەر چاوری بخۆم قەڵەوە بم نەخێر ئەبێ سیستەمێکە دانراوە تۆ ڕۆژانە ئەمەنت پێویستە مەسەن لە 150 لە 160 لە 170 کاربۆهایدرێتت پێویستە ئەبێ وەریگریت ئەمە بۆ کەسێکی تەندروستە بەڵام ئەگەر کەسەکە ناتەندروست بوو بۆ نمونە قەڵەو بوو یەمەیەن چی لەگەڵەکەین بەعام سەوزە و میوەکانی بۆ زیادەکەین سەوزە لەسەر سفرە میوە لە بینی ژەمەکانە و حتا میوە ئێستا یعنی زۆر بەمان بیر لەوەکەینەوە یەت بۆ لاوە دکتۆریان وڵای من شەو هەر بە میوە ناخۆم بۆچی میوە ناخۆ وڵاو توانە بە شەوە قەڵەوەبی ئەی بنابێ نزانی بۆچی قەڵەوەبی ئەم حاڵەتانە چۆنە یعنی بەعام سیستەمی خۆراکی 2 سەعات و نیو تا 3 سەعات دوای خواردن 2 سەعات و نیو تا 3 سەعات پێش خەوتن میوە نەخۆی ئاساییە بەڵام لەو بینایە بتوانی میوە بخۆی زۆر یعنی کەسێکی تەندروست دەرەچین نظامێکی کەمان هەیە ئەڵێ من ئێواران هیچ ناخۆم نەخێر ئەم نظامە زۆر سەقەتە و بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە و نەخۆشی زەختیان هەیە و پەستانی خوێنیان هەیە زۆر گرنگە خواردن بخۆن چونکە خواردنیەکێکە لەوانەی کە وزە سەرفەکەن باشە دکتۆر ئەگەر باس لە سیستمی خۆراکی کوردستان بکەین بەگشتی کورد زۆر حەزی لە برنج و نانە ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام برنج و نان ئەخورێت ئەگەر ئێستا بە پێیان بڵێ دواز لە برنج و نان بێنن ئەمە چۆن دەبێت یعنی چۆن لەلایەن خەڵکەوە کاردانەوەی لێ یەکەوێتەوە من حەزەکەم ئاماژە بە یەک خاڵکەم کۆنفرانسێک هەبوو لە وڵاتی ئێران لە ماوەیە لە هەفتەی پێشوا چوونە ئەوێ دکتۆرێکی ئەمریکی هات سپۆری خۆراک پرۆفیسۆر لە بواری خۆراکە ئاماژەی بەوە کردی یەک توێژینەوەم لە عالەما پێ بڵێن کە دانەوێڵە بە تایبەتی ئەو دانەوێڵی کە ئەکرێ بەنان کە ئینسان قەڵەوەکات یعنی تا ئێستا توێژینەوەیەک نەکراوە بەڕاستی کە بتوانێت نان و دانەوێڵە ئینسان قەڵەو بکات بەڵام چی لای ئێمە قەڵەوەکات
کە ئەڵێ نان بخۆ ئەچێ نانەکە بە ئێزای ئەوە یعنی تۆ چەندێک نانەهێنی ئەبێ بە بڕی ئەوە برنج کەم کەیتەوە چەندێک نانەهێنی بەو بڕە ئەندازە سەوزە بێنیت ئێمە نایەن شتەکان بکەین یعنی هەندێکمان هەیە ئەڵێ دکتۆر وتیان ئەگەر لە کاتی سەرسفرە ئاو بخۆیتەوە کەمت پێ ئەخورێتەوە تر ناتوانانی نان بخۆی با زەحقەڵەوە نابی نەخێر ئەمەش نظامێکی هەڵەیە لەسەر خواردن ئاو خواردن لەسەر سفرە یعنی یەک نظام و ئەنزیمەکانی ناو گەدە تێکەیە کە ئەمەی تێکیا چیەکەت یعنی کاریگەری ئەبزۆربشنی خۆراکەکان کەمە بێتەوە ئیمتیساسیان کەمە بێتەوە ناتوانانی ئیشەکان بە مەزبوطی بکەن ئینسولین لەولاوە ئیشی خۆی بە مەزبوطی ناکات لەولاوە بایڵداکتەکان یەنە خوارەوە کێشەی گەورەمان بۆ دروستەکەن ئەمە هەمووی فیسیۆلۆژی جسمی مرۆڤ یعنی شتەکان بە بەسیط ئەدرێ بە نەخۆشەکان بەڵام زۆر بەلاوەکی یعنی وەری ئەگرێ نەخۆشەکان باشە دکتۆر ئیشەکە بەڕاستی لەلایەکی کەوە ئیشێکی کەیە مەرجە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی دڵ و شەکرە و ئەو هاوشێوەیە و نەخۆشیانە دەبن لە کاتی سەردانیکردنی پزیشکی هەناویە سەردانی پزیشکی پسپۆر بکەن لە سیستمی خۆراکیە بۆ پەیڕەوکردنی سیستمێکی دیاریکراو خۆی ئەگەر لە کوردستانی خۆمانە بڵێت ئەم نظامی خۆراکی چارەسەری نەخۆش بە خۆراک اختصاسەکەی من خاص لەسەر چارەسەری نەخۆشیەکان مێتابولیک سندرامە بە ئینگلیزی پێڵێن نەخۆشیەکانی شەکرا زەخت قەڵەوی و چاوریەکانی خوێن بە دوو چاکەکە و خراپەکەی و HDL و کۆلسترۆل و تیجیەکەی ئەمە بەڕاستی لە کوردستانی خۆمانە زۆر مۆد نییە بەڵام تۆ بچۆ وڵاتێکی وەکو ئێران وەکو بەریتانیا وەکو ئەمریکا کە دکتۆری دایەتیشنمان هەیە و نیوتریشنستمان هەیە هەندێک شتێ پێویست ناکات تۆ عیلاجی کیمیایی بەکاربێنی بەڵام ئەبێ لینکێک هەبێت لە بینی دکتۆرە بەڕێزەکانە لینکەکە چییە یعنی تۆ عیلاجەکەی ئەیتێ تۆ جهدی خۆتی بۆ بەکارهێنیت لەم لاوە نظامێکی خۆراکی تەندروستی نایەتێ ئەڵێ بڕۆ عیلاجە بەکاربێنە و نظامی خۆراکی ئێستا ئێمە ئینتەرویومان هەیە لەگەڵ هەموو نەخۆشەکە 45 دقیقە تا نیم سەعات دانیش لەبێ قسە بکەی بزانین هۆکارەکەی چییە هەندێکمان هەیە ئەسڵ هەر نەخۆشی شەکرەی نییە چوە بڕیاری یا خۆی لە خۆی خودسەرانە نەخۆشیەکان بەکارهێنێت من یەک داتایەکی زۆر ڕوون بخەمە بەردەسی ئێوە لە جیهانە 366 ملیۆن نەخۆشی شەکرەمان هەیە نیوەی ئەم 366 ملیۆنە یعنی ئیهمالی کردووە نەخۆشیەکەی گوێی نایەتێ لە دە وڵاتی عالەما کە ئێستا نەخۆشی شەکرە زۆر بەناوبانگە لە وڵاتە عەرەبیەکانە 6یان لە وڵاتی عەرەبیەیە وڵاتەکان کۆکم کوێتە لوبنانە قەتەرە سعودیەیە لەگەڵ بەحرین و ئیماراتە و عێراقی خۆمان واز دێ بن عێراقی خۆمان داماوی لەسەر لەژێر هەموویەوەیەتی ئەوە هەرداتا نەکراوە ئەگەر داتا بکرێ قوڕەکرێ بەسەرمانە شتێکی کەمان هەیە لە 20 وڵاتی عەرەبیە کە دانراوە 20 ملیۆن یعنی 20.5 ملیۆن نەخۆشی شەکرەی هەیە لەم 20.5 ملیۆنە کە نەخۆشی شەکرەی هەیە 13.7یان پریە یعنی ئەتوانین بە نظامی خۆراکی ئەگەر عیلاجەکەیش نەبێت بە نظامی خۆراکی چارەسەریکەین یەتە لای دکتۆری پسپۆری خۆراکی ئەمە کێشەکە لەمەوە دروستە بێت یعنی تۆ بدایەت ئەگەر نەیڵی هێلانە دروست بێت نەخۆشی شەکرە لە جسمی تۆیە دروست نەبێت ئەتوانی چارەسەریکەی بەڵام کە گەشتە ئەوەی کەتر تۆ نەخۆشی شەکرەت هەبێت ئللا ئەبێت دکتۆرێکی پسپۆری هەناوی لەگەڵ دکتۆرێکی پسپۆری تەغزیە دانیشێت بەپی کەیسەکە بەپی حاڵەتەکە چونکە هەندێک حاڵەتمان هەیە بۆ نمونە ماست و بەروبوومی ماستی یەکێکە لەوانەی کە بۆ نەخۆشی شەکرە باشە یعنی تەنزیمی نەخۆشی شەکرە و زەختەکە بەڵام ئەگەر یەکێک ڕیخوڵەی تەواو نەبێت گەدەی تەواو نەبێت بۆ نمونە هەندێک نەخۆشی ناوەکی هەبێت بە هیچ شێوەیەک ناتوانین ئێمە ماست و دۆ بەروبوومی ئاژەڵی بینێت هەندێک حاڵەتمان هەیە گۆشت بۆ نەخۆش باشە بەڵام ئەگەر قۆڵۆنی هەبوو من بتوانم گۆشت بم بە نەخۆشەکە ئەم حاڵەتانە پەیوەندی هەیە بە سیستەمەکەوە من ناتوانم یعنی بۆ نمونە ئێستا لە ڕێکلامەکە نابینی ئەم عیلاجە چارەسەری نەخۆشی ئەوە بۆ کات ئەوە چارەسەری نەخۆشی ئەوە بۆ کات ئەوە بنبڕی ئەوم بۆ کات نەخۆشمان هەیە ئێستا زۆربەی نەخۆشەکان بە تایبەتی یعنی زۆر بە ئەداخ و ئەسەفەوە ئەماڵێم لە کوردستانی خۆمانە نەخۆشمان هەیە ئەڵێ دکتۆریان ینی شتێکمان بێت تایبەت بێ بە ینی بۆ بە مۆدلات یەک شوێنی تایبەتی جسمی من قەڵەو بکات ئەمە بووە بە مۆدل یعنی هاتوو ئەڵێ من هیچ کێشەیەکم نییە بەس وەرگم کەمەرم دابەزێ ئەمانە بووە بە مۆدل وەکو مۆدلی سارەتی ئەکرێ بێ مەواسەفات بێت و ئەخیر مەواسەفات بێت ئەویش داوای مەواسەفاتت لێ کات هەندێک جار تەبیبەکان یعنی دکتۆرە بەڕێزەکان مەجبورن گوێ لە نەخۆش بگرن بەڵام نەخێت لە بواری دایەتە لە بواری خۆراکات تۆ نابێت گوێ لە نەخۆش بگریت دکتۆر کوردی خۆمان زۆر حەزی لە خواردنی چەورە حەزی لە شیرینیە و بەڕێژەیەکی بەرچاوی ژەی خۆن ڕۆژانە ئەمە چۆن لێکدانەوەی بۆ ئەکرێ
وڵای ئەوە لێکدانەوەکەی چۆنە ئەوەیە کە ئەبینین بە بیارچاوی خۆمانەوە یعنی ئەچیتە هەر کۆڵانێکەوە ئەچیتە هەر تەعزیەخانەیەکەوە ئەبینی یا شەلا یا گۆچانێکی بەدەسەوە یا زۆر قەڵەوە یعنی کەسی نۆرمال لای خۆمان نییە تەندروستم و هیچی واش نییە باشە کەسێک فێری ئەو بۆ بەردەوام خواردنی چۆری خواردووە شیرینی خواردووە خوێی زۆر خواردووە چی بکرێت بۆی وردە لە ئەو جۆرە خۆراکانە دوور بکەوێتە ڕەنگە گەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ دوورکەوێتەوە نازان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دوورکەوێتەوە باشترێکە یا خۆت هەنگاو بە هەنگاو دوورکەوێتەوە سیرکە ئێمە سیستمی خۆراکیمان سیستمێک نییە خواردنێک لە یەکێک قەدەغە بکەین خواردنێک بین بە یەکێک سیستمی خۆراکی سیستمێکە جسمی مرۆڤ پێویستی بە ماکرۆنیوترنت هەیە بە مایکرۆنیوترنت هەیە ماکرۆنیوترنت ئەو خۆراکانن کە بە ڕۆژانە پێویستمانە وەریانەگرین مایکرۆنیوترنت ئەو خۆراکانن کە زۆر وردن ڤیتامینەکانە مینرالەکانە مەعادنەکانە کە لە خۆراکانی کەوە دەستمانێت هەندێک خۆشبەختانە هەندێک لە ڤیتامینەکان و مەعادنەکان لە جسمی خۆمان دروست ئەبێت بەڵام بەداخەوە هەندێکیان نەخێت لە جسمی خۆمانە دروست نابێت ئەبێت لە ڕێی خۆراکەوە وەریگرین بەڵام ئێمە ئاڵێت هەندێک نەخۆشیەتی ئەڵێت سیستمی خۆراکی بۆ دانی ئەڵێت جاوە چێ خۆم لە ماڵەوە خۆ ئۆزانم ئەوە چاوری ناخۆم و سوێری ناخۆم و شەکر ناخۆم و شیرینی ناخۆم و چکلێت ناخۆم و ئەمانەوێت ئەی بۆ نەخۆشی شەکرەت هەیە ئەگەر ئەوانە ناخۆی بەڵێ ئەی خۆی لە هەندێک حاڵەتە ئەبێت بەرچاو بێت ئەبێت کۆنترۆل کرێت شتەکانی تۆ فۆلۆ ئاپمان نییە یعنی متابعەی نەخۆشمان نییە نەخۆشەکە یەک جار چاک بوو ئەڵێ تەواو منیتر تەواو نەخۆشیم نییە ئەبێ هەموو نظامێکی خۆراکی بەکاربێنم یا هەندێک جار نەخۆش بەڕاستی نەخۆش نییە کە نەخۆشی شەکرەی هەیە یەک جار ئەچێتە دەرەوە فەحسێکە کات یعنی ناڵێم لە کۆڵانەکانە بەڕاستی چونکە ئەوانش خۆیان پسپۆڕن چونکە خوێندویانە یعنی ماون توبین پەرستارن ئەوانش وەکو خۆیان بەشی خۆیان لێزانن شتەکان بەڵام ئەگەر بێت و کەسەکە نانی نەخوارد بێت فەحسێکی شەکرە بکات نانی نەخوارد بێت جاران پێشووەمانە تا 120 بەڵام ئێستا با بچن نوێژینەوەی تازە سیرکەن تا 70 بۆ 100 ئەگەر نانت نەخوارد بێت بەیانی بە تەلانی کەم و 8 سەعات ئەگەر لە 70 بۆ 100 بوو ئەوە ئاساییەتەوە بەڵام ڕۆژی داهاتوو هاتیتەوە گرتم 105 بوو ئەڵێ نا هیچ نییەوە هیچ نییە احتمالەکە شتێکت خوارد بێت داهاتووتریەوە بێ بە 110 بەڵای احتمالەکە خۆمەزانم خەفەتم هەیە یا ئەو شتانم هەیە ئەمە نەخێر ئەمە دیارە لە جسمی تۆ ئەبی بە پری دایابێتیک تۆ پری دایابێتیکی یعنی چی یعنی معڕەزی بۆ هێلانە دروستکردنی نەخۆشی شەکرە لە جسمی خۆتە و نظامە خۆراکیەکان ئەوە چیە دوورکەوتنەوە لە سوێریەکان بەڵام ئێمەش لە پەڕ وەکو جەناب بەفەرموویت لە پڕ ناتوانانی بە نەخۆش بڵێن تۆ تاو نابێ ئەمانە بخۆیت چونکە چاوریت پێویستە سوێریت پێویستە ڕۆنت پێویستە خوێت پێویستە هەموو ئەمانەت پێویستە بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو باشە دکتۆر زۆر لە گەنجەکانمان لە ئێستادا پەیڕەوی سیستمێکی خۆراکی تایبەت بە خۆیانەکەن یاخودەوەتە خۆیان لە هەموو جۆرە خۆراکێگەگرنەوە بۆ دابەزاندنی کێش ئەمە بۆ هەموو کەسێک وەک یەکە سیستمی خۆراکی دابەزاندنی کێش یاخود لە کەسێکە بۆ کەسێکی کە جیاوازی هەیە و ڕێنمایی چییە بۆ گەنجانێکە بۆ شێوە سیستمی خۆراکی پەیڕەو دەکەن وەڵاهی من زۆر ناڵێم بەڵام لە ماوەی 2 مانگە 3 مانگە باجەکەی ئێن ئەم باجە چۆنە تێکەچێت گورچیلەیان تێکەچێت ئیسا هەمانە ئێستا باجەکەی لە چیا ئەیان یعنی بە گورچیلەوە یعنی هەندێکمان هەیە بەڕاستی ینی زۆر خۆی هەڵەنێ ئەڵێ ئەچم وەرزشەکەم تەنها بە وەرزشکردن منە توانم وەزنی خۆم ڕێکەمەوە نەخێر حتا ئێستا توێژینەوەکان کە ئەکرێت ئەڵێ پێش ئەوەی بچیتە وەرزشەوە بە سیستمێکی خۆراکی مەزبوطت هەبێت دڵی خۆیان خۆش نەکەن کە بە وەرزشکردن بە تەنها بتوانن 2-3 کیلۆ لە وەزنی خۆیان لە مانگێکا دابەزێن کە زۆربیانیان لای ئێمە یان ئەڵێن ئەوە چییە مانگی یەکەم و دووەم وەزنی خۆمانمان دابەزان بەڵام ئێستا وەزنمان وەستاوە دکتۆر گیان چارەسەری ئەومان بۆ بکە هیچ مایکەمان نات بابە دڵی خۆت خۆش مەکە ئەو وەزنی کە تۆ دادبەزاندووە تەنها شلەی لەشی خۆتە دادناوە ئێمە نظاممان هەیە وەرزشی بەردەوامە ئەکرێت لە شاری هەڵەبجەیە خەڵک ئێستا زۆر ئەچێتە دەرەوە بۆ وەرزشکردن یعنی بەداخەوە هەندێک بوون بە پسپۆر یعنی پسپۆری هەناوین پسپۆری خۆراکن پسپۆری دکتۆرن پسپۆری وەرزشین پسپۆری ئەنواع و پسپۆریاتیان هەیە بە نەخۆشەکان کە ئێمە ئەیانێرین بە وەرزش ئەڵێ ئاو مەخۆرە لە کاتی وەرزشکردنا یا هیچ مەخۆ بۆی قەڵەو نەبی بابا یعنی تۆ پێویستت لە شتێک کە دەرەیات ئەبێ شتێکی کە بەکاربێنیت بەسکی خاڵیەوە بچۆرە دەرەوە هەندێکمان هەیە نەخۆشی شەکرەی هەیە ئەگەر بەسکی بەتاڵەوە بچێتە دەرەوە لەو سەر هاتووە بێ بە بوراوی بۆت بێتەوە هەندێکمان هەیە زەختی داوازێت هەندێکمان هەیە شەکرەی داوازێت حتا شەکرەیشی هەیە لە بەیانیانە کە ئەچێتە دەرەوە ئەگەر هیچ نەخواتیێتەوە کێشەی بۆ دروستەکە کەواتە ئەم سیستەمێکە ئەبێ کەسەکە تایبەت دانی ئینترڤیویەکی تایبەتی بکەیت نەخۆشی ئەگەر توش بوو پسپۆری هەناوی تایبەت ئەیبینێت عیلاجی تایبەتی بۆ دانێت نظامی خۆراکی نظامێک نیە کە عیلاجی کیمیاوی عیلاجی یعنی
فارماسی دانێ بۆ نەخۆش ئێمە بەس تەنها نظامی سیستمی خۆراکی دانێ بۆ نەخۆشەکان و هەندێک حاڵەت کەیس کە هێرباڵ داڕین یعنی شتی سروشتی گیایی بەڵێ باشە دکتۆر ئەمە حاڵەتێکە پێش ئەوەی توش ببێ باشە زۆر کەس باس لەوە دەکەن کە کێشیان زۆریشە و لە هەمان کاتیشە نەقسی ڤیتامینیان هەیە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە و ئەو کەسانە چی بکەن تاوەکو بتوانن ڕێژەی ڤیتامینیان بە سیستمی خۆراکی بکەوێتە ڕێژەیەکی ئاسایی نازانم ئەگەر مەجال هەبێت هەندێک توێژینەوەمان هەیە ئێستا بەدەستەوەی هەفتەی داهاتووە توێژینەوە ئەەکەین بەڵێ ئەگەر وەڵام ویسمان باسی ئەوەش بکەین ئەگەر سەرتا وەڵامی پرسیارەکە بدەیتەوە دواتی دەچینە سەر توێژینەوەکە بەڵێ نفسیش تا باسی ڤیتامینەکانەکەی نەقسی ڤیتامین دی و ڤیتامین سیەکەیە ئەم ڤیتامین دی و ڤیتامین سیە کاریگەریکی ئەوتۆیە بێ لەسەر نەخشی مرۆڤ بۆ نمونە ڤیتامین دی ئەندۆسیلیال چالەکەکات نقصی ڤیتامین دی لە جسمی مرۆڤ ئەندۆسیلیال چالەکەکات کە ئەندۆسیلیاکی چاڵات کرد هەروەها چی ئەکات لە نقصی ڤیتامین دیە بڕی PTH یعنی پاراسایرۆید هۆرمۆنەکان لە لەشی مرۆڤ زیاد دەکات ئەمەش هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پەستانی خوێن و نەخۆشیەکانی دڵ یعنی وەرە تۆ لە نقصێکی ڤیتامین دیە و زۆربەی توێژینەوەکان کراوە ئەوانەی کە قەڵەون و بە تایبەتی وەیستێر کۆنفرەنس یعنی کەمەریان زۆرە ئەمە نقصی ڤیتامین دییان هەیە ینی ئەوە زۆربەی توێژینەوەکان دەلال لەوەکەن و بە چەندها توێژینەوە کراوە توێژینەوەکانی کە کەم نقصی ڤیتامین دی ئەبێتە هۆی نەخۆشی شەکرە یعنی ئەم نقصی ڤیتامین دیە یەکێکە لە هۆکارەکان بۆ نەخۆشی شەکرە بۆ نەخۆشی زەخت ڤیتامین سی توێژنەوەی کراوە ئەوانەی کە 500 میلیگرام ڤیتامین سی وەرەگرن چونکە بابزانین ڤیتامین دی لە جسمی مرۆڤ خەز نەبێت ڤیتامین سی ڕۆژانە پێویستمان بە ڤیتامین سی ئەبێت یعنی هەموو مرۆڤێک ئەبێت ڕۆژانە ڤیتامین سی خۆی وەرگێت بەڵام ڤیتامین دی پێویست ناکە هەموو ڕۆژێک وەرگری و لە خۆراکیشە زۆر کەمن لە وزەی خۆرەوە لە هەندێک خۆراکیە و هەندێک جار سەپلیمنت ئەوەی کە لە ڕێی عیلاجێکە و ئەدرێ بە نەخۆشەکە باشە بەڵام تا بۆمان بکرێت لە ڕێی خۆراکی و سیستمی خۆراکی ئەمە ڤیتامین دی بۆ نمونە شیرە بادامە مثلا لە نظامەکانی کە ئەچینە سەریان لە ڤیتامین سیە مثلا بیبەرەکان بەگشتی سەوزەوات بەگشتی یین ئەماکەین ئەم توێژینەوە کراوە لە ماوەی 4 هەفتەیە ئەوانەی کە 4 هەفتە ڤیتامین سییان وەرگرتووە بە بڕی 500 میلیگرام و وەرزشیان کردووە وەرزشێک کە لە دەرەوە بێت نەک لە وەرزشی هۆڵێکی داخراوە من جاری پێشوو کۆنفرانسێکمان کرد لەسەر ئەوە یعنی زۆربەی ئەوانەی کە هۆڵی وەرزشیان هەبوو بەڕاستی ڕخنیان لێگرتین نامەوێت ڕخنەم لێ بگرین هۆڵ باشە دەرەوەش باشە یعنی با لێسەوە بڵێن ترساوین هۆڵیش باشە و دەرەوەش ترسا دەرەوەش باشە بەڵام ئەوە ناگەێنێت کە من تەندروست ببم ئەم توێژینانە کە دەریان خستووە کە وەرزشەکەیان کردووە لە ڕێژەیەکی بەرچاو تووشی نەخۆشی شەکرە نەبوون یعنی نەخۆشی شەکرەکەیان نەماوە ئەمە دڵخۆشکەر نییە بەڵێ ئەمە دڵخۆشکەرە ئێستا ئەمەین بۆچی ئەم شتە گرنگە بۆچی ڤیتامینەکان گرنگە لە نەخۆشیەکانی شەکرە و دڵ و زەخت و ئەمانەیە چونکە یەک لەسەر چواری خەڵک لە عالەمە تووشی ئەم نەخۆشیانە بووە باشە دکتۆر ئەگەر باس لەو توێژینەوە بکەین کە جەنابتان ئەنجامتان داوە لەسەر سیستمی خۆراکی ئەتوانیت باس لە توێژینەوەکەت بکەیت وڵات توێژینەوەکە ئەوە هیچ ینی تا ئێستا یەک دوو سێ توێژینەوەمان کردووە سێ توێژینەوەکەی هیچ هەر کەس و هینی خۆیە بەڵام حەزەکەم لەسەر ئەم توێژینەوە تازە کە دوای جەژنی قوربان بەڕێوە ئەبین ئێمە ڤیتامین دی و ڤیتامین سیمان هەیە بە تایبەتی بۆ ئەو 5 نەخۆشیە کۆەکەینەوە 5 نەخۆشەکان ئێستا هەندێکیان لە بەردەسایە و ناوەکانیان ئەنووسین و تۆماریەکەین خوێنیان لێوەرگرین فەحسی ڤیتامین دی و ڤیتامین سی و مینێڕاڵەکانیان بۆ ئەکەین و ئەمانە یەن ئەیخێنە ژێر چاودێرێکی وردی خۆمانەوە و بۆ ماوەی 3 مانگ ئەیخێنە ژێر لێکۆڵینەوە 2 مانگ تا 3 مانگ ئەیخێنە ژێر لێکۆڵینەوە سیستمێکی خۆراکی تایبەت هەر کەسەوە بە نەخۆشیەکەی خۆی دایانین چونکە هەمانە نەخۆشی شەکرەی هەیە هەمانە شەکرەی نییە زەختی هەیە زەختی نییە قەڵەوە یین ئەمە سیستمێکی خۆراکی مەزبوط و گونجایی بۆ دائنین بتوانین بەڕێی ڤیتامینەکان و مەعادنەکان و خەڵک ئامۆژگاری بکەین چۆن سیستمێکی خۆراکی مەزبوطی هەبێت بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشیەکانی شەکرە و زەخت و قەڵەوی وە بەگشتی هەموو نەخۆشی باشە دکتۆر ئەگەر بە کورتی باس لە ڕێنماییەکانی ڕۆژانی جەژن بکەین بۆ هاوڵاتیان بەیانیانی جەژن خواردنێکی تابڵەی کە ڕانەهاتوون لەسەر ئەو جۆرە خواردنانە لە بەیانیاندا بخورێت بەیانی یەکەم ڕۆژی جەژن برنج و قەیسی و فاسۆلیا و ئەگە بە کورتی باسی لێوە بکەین چی بکرێت باشە بۆی لە تەسەمومات و ئەو جۆرە نەخۆشیانە بە دووربین وڵای خۆی ئەڵێ خێر الئوموری ئەوسەتوە هەر شتێک بە ڕێژەیەکی مەزبوط بخورێت ئێستا بۆ نمونە هەر نەخۆشیەکەت هەبێت هەر شتێکی مەزبوط خۆی بەڵام بە پێی پێویستی خۆت بیخۆی بەڕاستی هیچ کێشەیەکت بۆ دروست ناکات
بەڵام ئەڵێ دەی جەژنە فرسەتە چکلێت بخۆ نازانم گۆشت بخۆ گۆشت و دەست ناکەوێت بە تایبەتی گۆشتی قوربانی ئێستا لەوە چێت زۆر ببێت و زۆربەی ماڵەکان پێشووتر بە هۆی قەیرانی دارایی و گۆشتیان کەم خوارد بێت ئێستا لە پڕبێن گۆشتێکی زۆر بخۆن بەڕاستی ئەمە ئەزمە دروستەکات و بە تایبەتی بۆ نەخۆشیەکانی ڕیخۆڵە و وەسکچوون ئێستا یعنی ئێستا من بە تەمای لێکۆڵینەوەیکی لێرە ئێستا لەم شارە تۆزی نەخۆشی سوکچوون زیادی کردووە نەخۆشی سوکچوون بۆ زیادی کردووە یعنی تێماوم بۆچی ئەمانەوێ بیدۆزینەوە هۆکارەکەی چییە لەلایەن تەندروستیەوە بەڕاستی هاوکاری کراوین یین ئەمانە ئەدۆزینەوە بزارین هۆکارەکەی چییە بەڵام ئەوانەی کە ئێستا سیستمی جسمیان لەسەر هەندێک خۆراکی بنیەی زەعیف ڕۆشتووە بە تایبەتی نەقسی پرۆتیناتیان هەیە لە پڕبێت پرۆتینێکی زۆری بیتێ خەلل لە ڕیخۆڵە و مەعیدانە دروستەکات ئەمە چییە ئەوە نیە تەنها خەلل لە ڕیخۆڵە و مەعیدایە دروستکات یەک خۆراکێک ئەخوات ترشەڵۆکی مەعیدەی هەیە ترشەڵۆکی مەعیدەی هەبوو ئەو کاتە کێشەی نابێت بۆ مستەقبەلی کێشەی ئەبێت بۆ نمونە سەرمای ئەبێت گوێنایەت ئەچێتە میوانیەتەوە خۆراکە جەژنە بنەتینە بەڵام یەک خاڵیکە زۆر گرنگە لێرە ئاماژەی ئەگەر بە کورتی تا بۆتان ئەکرێت خۆراکێک بۆ جاری دووهەم گەرم نەکەنەوە بیخۆن چونکە خۆراکی یەکەم کاریگەریەکی خۆی هەیە خۆراکی دووەم کاریگەریکی خۆی هەیە یەکێک لەو هۆکارانەی کە نەخۆشی شەکرە زیاد دەکات خۆراکی گەرم کراوەیە ئاوی ساردا چکلێتە و دوورکەوتنەوە لە شیرنەمەنیەکان بەگشتی باشە زۆر سپاس بۆ دکتۆر هەڵگورد عەلی پسپۆری خۆراک لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوونت